جۆرە باڵندەیەکی دەگمەن لە سنووری گەرمیان ڕاو دەکرێت دوایەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری گەرمیان کورتە ڤیدۆیەک بڵاوکراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە باڵندەیەک لە جۆری شاهین واتە جۆرە قوشێکە کە گرانبەهایە باس لەوە دەکرێت هەر یەکە و بە جۆرێک باسی نرخەکەی دەکات هەندێک دەڵێن ملیۆنێک دۆلار دەکات هەندێک دەڵێن 35 ملیۆن دەکات هەندێک دەڵێن 10 دەفتەرەکات بۆیە ئەمە وای کرد چالاکوانان و ژینگە پارێزان و ئاژەڵ دۆستان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باس لەوە بکەن کە دەبێت ئەو کەسانەی کە ئەم جۆرە باڵندەیان گردووە و ڕاویان کردووە دەستگیر بکرێن دواتر پۆلیسی دارستان و دادگای تێڵچوونەوەی گەرمیان کەرکووک سکاڵای یاسایی لەسەر ئەو کەسانە تۆمار بکرێت و دەست بەجێش دادوەری لێکۆڵینەوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەبکات. ئێستا ئێمە لە پۆلیسی و ژینگە و دارستانی گەرمیانین دەڕۆینە لای وتەبێژی پۆلیس و ژینگە و دارستانی گەرمیان. سڵاوت لێبێ ئوستادیان، باستەوە دەکرێت جۆرە باڵندەیەکی دەگمەن لە سنووری گەرمیان ڕاوکراوە ئەو جۆرە باڵندەیە چییە و ئێوە چیتان کردووە بۆی کە ئەو کەسانە ئایا فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە؟ پێشەکی بەخێر بە سەرچاوم بەڵێ بەداخەوە ئەوەی لە ڤیدۆکانە لە سۆشیال میدیا بڵاوی پێکراوە باڵندەیەکی جۆری شاینەی لەلایەن چەند کەسێکی نەفس نزمەوە ڕاوکراون، بەڵام هەر لە ڕۆژی هەینی کە من ڤیدۆکەم بۆ ڤیدۆکەیان بۆم نارد ڕاستەوخۆ ئاگاداری بەشەکانم کردەوە ڤیدۆکەم بۆیان نارد وتم هەوڵی بەدەستێنانی زانیاری بدەن بۆ دۆزینەوەی ئەو کەسانەی کە ئەم جۆرە باڵندیانە ڕاو کردووە. لە ئەنجام دەرکەوت کەوە وتیان على ئەساس ئەمە لە سنووری گەرمیانە، بەڵام لە سنووری گەرمیان ئێمە سنوورێکی بەرفراوەمان هەیە پێدەچێت ئەمە ڕاستە لە سنووری گەرمیان بێ بەڵام دوورە دەست بێت لەو شوێنانەی کە مەفرەزەکانی ئێمە بۆی دەچن. باشە باستەوەکە ئەم جۆرە باڵندە دەگمەنە و نرخەکەیشی گرانبەهایە. بەڵێ من ئەوەی ڕاستی بێ ئێمەشە لە سۆشیال میدیاوە ئەومانە بیستەوە کەوا ئەم جۆرە باڵندە دەگمەنە تەنها سێ چوار دانەیەکی لە هەرێمی کوردستان هەیە. خۆشبەختانە ئەوەی کە ئێمە پێمان ڕاگەێنرا دادگای تێهەڵچوونەوەی کەلار فەرمانی دەستگیرکردنی دەرکردەوە بۆ ئەم تۆمەتبارانە و ئێمەش بەشەکانمان ڕاست پاردەوە بۆ ئەوەی هەوڵی بەدەستێنانی زانیاری و دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە بدەن. هیچ زانیاریەکتان دەستکەوتۆ بۆی کە دەستگیریان بکەن بە دوواداچوونتان کردووە؟ تا کۆئێستا لێکۆڵینەوە بەردەوام و بەداچوون بەردەوام بووە. باستەوە کرێ نرخەکەی زۆر گرانە. وەڵا ئەوەی ڕاستی بێن نرخەکەی ئەمە وەکو نرخ نازانی نرخەکەی چەندێکە، بەڵام ئەوەی لە سۆشیال میدیا بڵاوی پێکراوە باس لە ملیۆنە دۆلارەکەن و باس لە 35 ملیۆن دینارەکەن ویتە تا ئیساکە ئێمە تا نرخەکەی تا باڵندەکەمان دەست نەکەوێتەوە لەلایەن خەڵکی پسپۆرەوە نیشان نەدرێت نرخەکەی ناتوانین ئێمە تهدیدی بکەین. ئەگەر ئەو باڵندەیە باسەوە کرێ فرۆشراوە گە دەستی ئەوە بکەوێتەوە دووبارەی گەڕێنەوە بۆ ژینگە؟ بەڵێ بە دڵنیایی و ئێمەسەر لە هەوڵی ئەوە دەین ئەو کەسانە دەستگیر بکەین لە هەر کوێ بێتەوە باڵندانە کە ئەو تۆمەتباران دەستگیرکرا ئەبێ بیتێرنەوە و هەروەک ئەوەی کە پێشتریش کردومانە چەند جارێک ئاشتەکەینەوە بە ژینگە. سپاسنەرانی کۆباس ئەوەی جێبیست بوون وتەبێژی پۆلیسی دارستان بوو سەبارەت بەوەی کە باڵندەیە کە لە جۆری شاهین واتە چۆرە قوشێکی دەگمەنە زیاتر لە ناوچەکانی سعودیە و ئیمارات و ئەو وڵاتانی دیکە گرنگی بەم جۆرە باڵندە دەدرێت. ئەم جۆرە باڵندەیەکی دەگمەنەوە وەک پێشتر شاماژەم پێدا باس لە نرخەکەی دەکرێت نزیکە دەبێتەوە لە 1 ملیۆن دۆلار و هەندێک جاریش باس لەوە دەکرێت کە ئەم جۆرە باڵندەیە هەر لە سۆشیال میدیا ینی دەنگۆ هەیە هەر یەکە و بە جۆرێک باسی نرخەکەی دەکات یەکێک دەڵێ 35 ملیۆن یەکێڵێ 50 ملیۆن، بەڵام ئەوەی تاوەکو ئێستا دەنگۆیەکە فرۆشرابێت بە 24 ملیۆن دینار کە 24 ملیۆن دیناری عراقی دەکات، بەڵام ئەو جۆرە باڵندە باسەوە دەکرێت نرخەکەی زۆر لەوە بەرزترە و پۆلیسی دارستان و دادگایش لە سنووری ئیدارەی گەرمیان فەرمانی دەستگیرکردنیان بۆ کەسانە دەرکردووە کە ئەو جۆرە باڵندەیان ڕاو کردووە و وەک گوێبیست بوون لە وتەبێژی پۆلیسی دارستان دەڵێت دیارە سنووری گەرمیانەوە دیارە و کەسانەیش، بەڵام تاوەکو ئێستا لە بەدواداچوونین و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە.